إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. بگومان هر کەسێک لە ئێمە کە عیبادەت و خواپەرستی دەکات گەر پرسیاری لێ بکەی بۆچی عیبادەت و خواپەرستی دەکەی، وەڵامەکەی ئەوەیە کە خوای پەروەردگار واجبی کردووە لەسرم و عیبادەت و خواپەرستی و چاکەکردن هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی من و هۆکارێکە بۆ ڕزگاربوونم لە ئاگری دۆزەخ. یەکێک لەو شتانەی کە مرۆڤ بەرەو بەهەشتی خوای پەروەردگار دەبات داوێن پاکیە. ئەو خوشکانەی ئەو برایانەی کە داوێن پاکن، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی ئەلا من حەفیظ فەرجەه فەلەه الجەنە. ئاگادار بن هەر کەسێک لە پیاوان و لە ئافرەتان داوێن پاک بێت، فەرجی خۆی بپارێزێ لە زینا و لە بەدڕەوشتی فەلەه الجەنە، ئەوە بەهەشتی بۆ هەیە. جا ئەو کەسێک کە دەیەوێت بەهەشتی بێت بڕواتە بەهەشتەوە بە ئیزنی خوا بێت داوێن پاک بێت. بەداخەوە ئەمڕۆ کەسانێک دەبینی بەداخەوە خۆیان لەم خێر و بەرەکەتە مەحروم کردووە، خوا هیدایەتیان بدات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر ئافرەتێک داوێن پاک بێت لە ڕۆژی قیامەتە پێی دەوترێ بڕۆ بەهەشتەوە، لە هەشت دەرگای بەهەشتەوە، لە هەر دەرگایەک لەم هەشت دەرگایە بۆ خۆت بە ئارەزووی خۆت بڕۆ بەهەشتەوە. چی دەرگایەک لەم هەشت دەرگایە هەڵدەبژێری هەڵی بژێرە بڕۆژ و ناو بەهەشتەوە. کەواتە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، ئەگەر دەتەوێت سەربەرز بی لای خوا ئەوە دەبێت داوێن پاک بی، چونکە پێغەمبەران سەلامی خوایانە سەر بێ خواناسان هەمویان داوێن پاک بوون. لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەتخاتە بەهەشتەوە. ئیمامی ئیبن کەثیر لە ئیمامی ئیبن عەساکیرەوە بەسەرهاتی پیاوێکی داوێن پاکمان بۆ دەگێڕێتەوە، بەسەرهاتێکی ڕاست و صەحیحە. دەفەرمێ پیاوێک هەبوو، گەنجێک هەبوو، ئەم گەنجە لە مزگەوتە عیبادەتی بۆ خوا زۆر دەکرد، زۆر عیبادەتی بۆ خوا دەکرد. ئافرەتێک یەخەی گرت، وتی وەرە لەگەڵما بەدڕەوشتی و زینا بکە، پەنا بەخوای گەورە. هەرچەندە چاک بی ئیلا کەسانێک کە خراپەکارن یەخەتەگرن، هەرچەندە هەوڵی لەگەڵادا ئەو گەنجە دەیت من ئیشی خراپ ناکەم، هەتا وای لێ هات ئەمەندە ئیلحاحی لێکرد ئەو ئافرەتە خەریک و ئەو گەنجە بباتە ژوورە بۆ ماڵ خۆیان. ئەنجا ئەو گەنجە ئاەتێکی بیرکەوتە کە خوای گەورە دەفەرمێت ئینسانی متەقی کاتێکە شەیتان بێوێ شتێکی پێ بکات بیر ئەکاتەوە، واز لە خراپەکاری دەهێنێت. ئینسانی متەقی شەیتان نایخەڵەتێنێ، باشم بڕۆمە ژوورەوە بە قسەی شەیتان دەکەم، خوای گەورە لە خۆم تووڕە دەکەم. بۆیە ئەو گەنجە ئەو ئاەتی بیرکەوتەوە، زۆر بێتاقەت بوو، باشەوە منم چەند ساڵە عیبادەتی خوا دەکەم، خەریکە ئافرەتێک دەمخەڵەتێنێ، خەمبار بوو، بێتاقەت بوو، لە هۆشی خۆی چوو. دووبارە هۆشی هاتەوە، چەند جارێک ئەو ئاەتەی دووبارە کردەوە ئین الذین اتقوا اذا مسهم طائف من الشیطان تذکروا. ئینسانی ئیماندار وایە شەیتان شتێکی پێکرد بیر ئەکاتەوە، ئینسانی منافق و ئیمان ضعیفیش هەر گوێ پێ نییە، دەرگای بۆ بکرێتەوە ئامادەی بڕاتە ژوورەوە، چونکە لە خوا ناترسێ، ترسی خوای لە دڵان نییە. ئەم گەنجە وتی من گەشتمەتە حەدێکی ئاوا، چەند جارێک سبحان الله ئەو ئاەتەی دووبارە کرد و وەفاتی کرد، مرد. ئیماندار لە ترسی خوا محاسبەی نەفسی خۆی کرد. ئیمامی عەمری کوڕی جامع ڕەحمەتی خوای لێبێ
چەند کەسێکی لەگەڵا بوو ئەو پیاوچاکە هات بۆ لای باوکی ئەو گەنجە سەرخۆشی لێ کرد. ئەو گەنجە مرد بە شەو ناشتیان. بۆ بەیانیەکەی ئیمامی عەمری کوڕی جامع هات ڕەحمەتی خوای لێ بێ سەرخۆشی لە باوکی کرد سەبارەت بەوەی کە کوڕەکەی وەفاتی کردووە. بەڵێ ئەمجا لەگەڵ چەند بەرادەرێکا ڕۆشتن بۆ سەر گۆڕی ئەو گەنجە. بەڵێ ئینسان ئیماندار خوای گەورە کەرامەتی پێبەخشی. ئینسان ئیماندار خوا لە دنیا و لە قیامەت بەڕێزی دەکات. چون بۆ سەر گۆڕی ئەو گەنجە نوێژیان لەسەری کرد. ئەم جاوتی ئەی گەنجەکە. ئیمامی عەمری کوڕی جامع فەرمی ئەی گەنجەکە. ئەمە بەسەرهاتێکە ئیمامی ابن کەثیر باسەکە بۆ یا هەندێک کەسێ ئەوەندە نەفام و تێنەگەشتووە لە دینەڵێن بەسەرهاتانە لەکوێ هێنا. ئیمامی ابن کەثیر باسی دەکات ڕەحمەتی خوای لێ بێ. ئیمامی ابن عەساکیر کە کتابێکی هەیە تاریخی دیمەشق 80 مجەلەدە 80 بەرگە. تۆیەکی نەخوێنەوار ئەتەوێ ڕەخنە لەو کەسانە بگری؟ بەڵێ دەفەرمێت وتی ئەی گەنجەکە ئەی گەنجەکە دڵنیابە بە ئیزنی خوا وەلیمەن خافە مەقامە ڕەبیه جەنەتەن. ئەو ئایەتەی خوێنایە ئیمامی عەمر ڕەحمەتی خوای لێ بێ. ئەی گەنجەکە ئەو کەسەی لە خوا بترسێ دوو بەهەشتی بۆ هەیە. خوای گەورە دەفەرمێت دوو بەهەشتی دەدەمێت دوو بەهەشتی دەدەمێت. بەڵێ ئەڵێ سبحان الله ئەو گەنجە لەناو گۆڕەکەوە هاتە جواب وتی ئەی ئیمامی عەمر خوای گەورە دوو جار ئەو دوو بەهەشتەی بە من بەخشی. سبحان الله دوو جار پێ من بەخشی. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگە لەبەر ئەوە نەبوایە خەڵکی مردوو بشارێتەوە مردوو ناشارێتەوە وامە کرد خەڵکی گوێی لە عەزابی قەبر بوایە کەواتە دەتوانێت هەندێک گوێ لە دەنگی مردوو بێ. ئەی باشە ئاژەڵەکان بۆچی گوێیان لە دەنگی مردووە؟ کەواتە ئەگەر خوا بێوێت گوێی ئەو گوێی تۆ دەنگی مردووی تێکات. ئەی ئیمامی عەمر خوای گەورە دوو جار ئەو بەهەشتەی بە من بەخشیوە بە ئیزنی خوا. جارێکیان لە پێناوەی کە لە ترسی خوا جارێکیان لەبەرەوەی کە خۆ دەزینا پاراست. ئەمە پاداشتی داوێن پاکیە. داوێن پاک بە لەخوا بترسە کاتێک دەتەوێت کەسێک پێ دەڵێت زینام لەگەڵا بکە زینا بکە بیرێ بکەرەوە لە خوا دەتبینێ و شەرم بکە لە خوا. داوێن پاک بە ئەهلی بەهەشت داوێن پاکن چونکە ئاگاداری ئەو خاڵە بین. خوای گەورە باسی ئەهلی بەهەشتمان بۆ دەکات. خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبول کرد. صفاتیان چۆن؟ یەکێک لە صفاتەکانی ئەهلی بەهەشت والذین هم لفروجهم حافظون. ئەهلی بەهەشت ئەو کەسانن داوێن پاکن. ئەگە تۆ بەتەمای بەهەشتوی ئەبێ صفەتی ئەهلی بەهەشتت یا بێ. ئەهلی دۆزەخیش داوێن پیسن دوو لە ڕیبە ڕێستان زیناکەرن لە هیچ ناگەڕێنەوە. کەواتە تۆ بێ ئاگاداری خۆت بی ئەگە بەتەمای بەهەشتی ئەبێت صفەتی ئەهلی بەهەشتت یا بێت. بەتەمای لەگەڵ پێغەمبەران بی سەلامی خوا لەسەر بێ کە داوێن پاکن تۆش ئەبێ داوێن پاک بی. بەتەمای لەگەڵ سەحابە دابی لەگەڵ تابعین دابی ئەبێ وەکوان داوێن پاک بی. من زینا دەکەم و لەگەڵ سەحابە حەشر دەکرێم. ئەگەر تۆبە نەکەی زۆر سەهووی دڵنیا بەخوا لەگەڵ دوژمنانی سەحابە حەشر دەکات. بەڵێ ئیماندار خوای گەورە تاقی دەکات. ئیمامی عەبدوڵای کوڕی حوذافە ڕەزای خوا لێ بێت کە ئەو سەحابە بە ڕێزەی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم پاشاکان لە بەردەستیان زەلیل بوون. پاشای ڕۆم گرتی کاتێکە گرتی لەگەڵ چەند موسڵمانێکا گیران ئیمامی عەبدوڵای کوڕی حوذافە ڕەزای خوا لێ بێت شاخێک بوو لە ئیمان و لە تەقوا. مەلیکی ڕۆم وتی بڕۆن لە وڵاتە بگەڕێن جوانترین ئافرەت کێ بۆم بێنن. جوانترین ئافرەت صفەتی ئەهلی بەهەشت نەبێ ئەوا بێ ئەهلی بەهەشت. بەدەم نابێ بڵێن وا من بەهەشتیم و زیناش دەکەم بەهەشتیم و عارەق دەخۆم بەهەشتیم و نوێژ ناکەم. دڵنیا بە تۆ بیلعەکس تۆ جەهەنەمی دەگەر تۆ بەنەکەی. بەڵێ مەلیکە جەمالیان هێنا ئافرەتێکی جوان قۆس وتیان بیکەرە لای ئەو عەبدوڵای کوڕی حوذافەوە ڕەزای خوا لێ بێ کە سەحابەیە. کاتێک کردیانە ژوورەوە ئەم ئافرەتە جلوبەرگی لەبەر خۆی داکەند بۆ ئەوەی ئەو سەحابەیە تووشی بەدڕەوشتی کە دوایی بڵێن یەک قسە نەکەی ئەوە تا تۆ زینات کرد ئیتر باسی دینداری خواپەرستی مەکە. بەڵێ ئیمامی عەبدوڵای کوڕی حوذافە ڕەزای خوا لێ بێ کاتی ئەم ئافرەتەی بینی بەڕووت و قوتی هات بۆ لای فەرمی مەعاذ الله خوای پەنا دەگرم بە تۆ خوای پەنا دەگرم بە تۆ
هەرچەندێ ئەو ئافرەتە هەوڵی لەگەڵاتە هەر ڕای ئەکرد هەر ڕای ئەکردەوە و مەعاذ الله خوایە بەنادەگرم بە تۆ خوایە بمپارێزە ئەوە ئیماندارە لی ڕائەکە بەڵام ئیمان زەعیفەکانی ئەمڕۆ خۆیان ئەچن بۆ ماڵ خەڵکی بۆ زیناکردن خۆیان ئەچن بۆ شوێنەکان کە زینا بکەن و خراپەکاری بکەن خۆیان بە دوای ئافرەتی خراپەکارە دەگەڕێن ئەوە فەرقی نێوان ئەهلی بەهەشت و ئینسانە فاشلەکانە بەڵێ ئەو ئافرەتە هەرچەندێ هەوڵیدا لەگەڵیا هیچ سوودێکی لەم پیاوە بەڕێزە وەرنەگرت بێئومێد بوو بەتونیدای لە دەرگاکە ئافرەتەکە دی دەرگاکەم بۆ بکەنەوە هاواری کرد هاوار دەرگاکەم بۆ بکەنەوە جەماعەتی لەبەر دەرگا وەستاون چاوەڕێی ئەوانە ئیمامی عەبدوڵای کوڕی حوزافە زینا بکا و کەرامەتی بشکێنن پەنا بەخوای گەورە ئافرەتەکە دارێ دەرگا بە سەریعی هاواری کرد دەرگام بۆ بکەنەوە دەرگایان کردو دیانەوە چییە بۆ هاوار دەکەی وتی دەرمکەن لەم شوێنە دەرگایان بۆ کردەوە وتیان چییە هەواڵ وتی وەڵڵاهی نازانم من پیاوم یا ئافرەت نازانم شتێکی وان بینیوە نازانم پیاوم یا ئافرەتم نازانم ڕۆشتومەتە ژوورە بۆ لای ئەو کەسە نازانم مرۆڤە یا بەردە یا دارە هیچ سبحان الله ئیماندار هەوایە ئەمە ئینسانی ئیماندارە ناچێ خوای گەورە لە خۆی تووڕە بکات وەڵڵاهی نازانم ئافرەتم یا پیاوم نازانم ئەوەی کە چوومەتە ژوورە بۆ لای پیاوە یا بەردە بەرد وەکو بەردوایە هیچ سوودێکی لەوە ناگیرێ ئەو کاتە بێئومێد بوو ئەمە صفەتی ئاهلی بەهەشت ئاهلی بەهەشت بەدڕەوشت و زیناکار نین بەڵکو خۆیان دەپارێزن هەر کاتێ ئافرەتێک کە بەتەمای بەهەشت بێ پیاوێک کە بەتەمای بەهەشت بێ کاتێک کە کەسێک داوای خراپی دەکات دەڵێ مەعاذ الله وەکو یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەڵێ پەنادەگرم بەخوا من زینا ناکەم من ئەو پیاوە نیم ئەو ئافرەتە نیم کە تۆ باسی دەکەی ئینسانی ئاهلی بەهەشتە بێ بەم جۆرە بێ ئەگە بەتەمای بەهەشتی بێمە صیفەتی تۆ بێ و ڕەوشت و ئەخلاقی تۆ بێ لە ڕۆژانەی ژیانتدا چونکە ئاگاداری ئەو خاڵە بین خوشک و برای بەڕێزم داوێن پاکی بەڵگەیە لەسەرەوەی کە تۆ ئیمانەکەت زۆر بەهێزە ئیمانەکەت کاملە بۆیە بۆ هیچ کاتێک ئامادەنی زینا و بەدڕەوشتی و خراپەکاری بکەی بەڵکو دەتەوێت بە داوێن پاکی بژیت بە داوێن پاکی بمریت ئیمانەکەت بەهێزە بۆیە داوێن پاکی ئەوەشی ئیمانەکەی زەعیبی و یان نەیبێ داوێن پاک نییە مەگەر کەسێک خوا ڕەحمی لەکرد بێت پێغەمبەر یوسف سەلامی خوای لەسەر بێ گەنجێک بوو عازەب بوو ژنی نەبوو غەریب بوو خزم و کەسوکاری لەگەڵا نەبوو ژن خۆی بۆ ئامادە کرده بوو دەرگای لەسەر داخستە بوو گەنجێکی قۆز و جوان سەلامی خوای لەسەر بێ هیچ کەسێکیش نەیەبینی لەگەڵ ئەوەشدا دەیفەرموو مەعاذ الله من چۆن کارێک دەکەم خوای گەورە پێی ناخۆشە پەنا بەخوا من زینا بکەم شتی وا نابێت من خوای گەورە لە خۆم تووڕەکەم بەهۆی زینایەک و چەند دەقە و چرکەیەکەوە نایکەم مەعاذ الله ئەوە شیعاری ئینسانی ئیماندارە هەر کاتێک کەسێک داوای خراپەی لێ کردی بڵێ مەعاذ الله پەنا دەگرم بەخوا من ئەو کەسە نیم کە تۆ داوای دەکەی من ئەو کەسە نیم کە تۆ باسی دەکەی من زیناکەر و بەدڕەوشت نیم من دەمێ خوا لە خۆم ڕازیکەم لە دنیادا نەک خوا لە خۆم تووڕەکەم بەڵێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم أكمل المؤمنين إيمانا أحسنهم خلقا لە هەموو کەسێ ئیماندارتر و ئیمان بەهێزتر ئەو کەسێ ئەخلاق و ڕەوشتی جوان بێ زیناکە بۆ ئەخلاق و ڕەوشتی هەیە ئەو کەسێ بەدوای خەڵکە ڕائەکەوت لە بازاڕەکانە ڕەقەمەدا بە خەڵکی و ڕەقەم لە خەڵک وەرەگرێ بۆ ڕەوشت و ئەخلاقی تایە ئەوانە پێویستە دوو لۆڕی بەڕێستان کە هەنێک گەنجە بینی لە بازاڕەکان دوکاندارەکان باسی دەکەن ئافرەت ڕەقەمەدا بە ئافرەت ئاوە ئافرەتیش ئەگەر لەو خراپتر نەبێت ڕەقەمەکەی لێ وەرناگرێ ئەوانە دوو لۆڕی بەڕێستان ئەبێت تف لە نێریتی خۆیان بکەن ئەوانە نێرن ئەوانە پێیان ناڵن پیاو ئەوانە کۆمەڵە نێرێکن کە ئاوا پەیدا بوونە ئینسانی ئیماندار دەبێ ئاوا بێت قسەشی لەگەڵ ئاو قەڵێ من بەهەشتیم جا لە تۆ فاشتر هەیە بە دوای شەرەف و ناموسی خەڵکەوی خوا دەزانی خێزانە کە خوشکەکەی تۆ حاڵی چۆنە ئێستا بۆیە ئەو کەسە ئیماندار بێ هەتا ئیمانەکەت بەهێزتر بێ ڕەوشت و ئەخلاق زیاتر بەرزە بێت با ڕەوشت و ئەخلاقمان بەرز بێ پشتیوان بەخوا خوای گیان هیدایەتمان بدەی هیدایەتی ئەو کەسانە بدەی کە خراپەکارن یا رب العالمین لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بن
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، داوێن پاکی بێگومان بەڵگەیە لەسەر ئەوەی هەر کەسێک داوێن پاک بێ لە خوشک و براکان، بەڵگەیە لەسەر ئەوەی کە لە ئیمتیحان لە تاقیکردنەوەکان ناجح بووە، چونکە خەڵکی زیاتر بە دوو شت فەحسەکرێ: پارە، ئافرەت. بۆ ئافرەتیش پیاو، ئەمە باشترین فەحسەکە مرۆڤی پێ فەحس کرێ، پارە لەگەڵ ناموس ئافرەت یاخود پیاو بۆ ئافرەتە. ئەگەر تۆ ناجح بووی لەم دوو شتە، پشتیوان بەخوا تۆ لە ئیمتیحانی کە خوای گەورەی تۆی بۆ ئیمتیحان دروست کردو، لەم دنیایدا ئیمتیحان دەکا، هەموو دەقەکانی ژیانت ئیمتیحان و تاقیکردنەوەیە. تۆ لەو ئیمتیحانە ناجح بوویتە پشتیوان بەخوا. ئەگەر تووشی زینا و خراپەکاریش بووی، ئەوە تۆ فەسڵ کراوی، تۆ ناجح نەبوویتە، تۆ ساقط بوویتە. پەنا بەخوای گەورە. بەڵێ یەکێک لە پیاوچاکانی تابعین، ئیمامی ڕەبیعی کوڕی خوسەیم کە تەڵەبەی سەحابە بوو ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێت، زۆر ئیماندار بوو. جەماعەتێکی خراپەکار کە حەزیان بە خواناسان و پیاوچاکان نەبوو، لە هەموو سەردەم و کاتێکا کۆمەڵە کەسێک هەبوو حەزیان کردووە فاحیشە و خراپەکاری بەغاو بێتەوە، تەشەنە بکات. هاتن بۆ لای ئافرەتێکی زۆر جوان بەناوبانگ بوو، ئافرەتێک بوو لەش فڕۆش بوو، دوولۆڕی بەڕێستە. وتیان ئەمە 1000 دینار بۆ تۆ بە ئافرەتەکە. وتی بۆچی 1000 دینارمە دەنێ؟ زۆر دڵی خۆش بوو. وتیان ئەمە تەنها ئەم 1000 دینارە پێشکەشی تۆ دەکەین بەس تەنها یەک ماچێکی ڕەبیع کوڕی خوسەیم بکە، یەک ماچی، بەس ببینین ماچێکی بکە و تاڵ، هیچ شترمان لێت ناوێت. وتی خەمتان نەبێ نەک ماچکردن زیناشی لەگەڵاکە، دڵنیا بە تووشی زیناشی دەکرد. بەڵێ ئافرەتەکە بە دڵی خۆشەوە ڕۆشت 1000 دیناری وەرگرتووە. پەنا بەخوا لە ڕێگایەکە ئیمامی ڕەبیعی توش بوو، جلوبەرگی لەبەر خۆی داکەن بۆی، ئەویش زۆر بێتاقەت بوو. زانی ئەمە پیرانێکە بۆی دانراوە. بێگومان وتی ئەی ئافرەت، ئەبێ حاڵت چۆن بێ ئێستا تۆ داوای زینا لە من دەکەی، ئەبێ حاڵت چۆن بێ ئەو کاتێک کە مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێت دوێ ڕۆحت ئەکێشێ، ئەبێ حاڵت چۆن بێ ئەو ڕۆژێک کە لە ناو گۆڕدا پرسیارت لێ ئەکرێ، منکەر و نەکیر پرسیاری سێ پرسیارەکەت لێ ئەکەن، ئەبێ حاڵت چۆن بێ ئەو ڕۆژەی کە لە خزمەتی خوادا دەوەستیت، ئەبێ حاڵت چۆن بێ تۆ ئاوەسە خراپەکاری، ئەبێ حاڵت چۆن بێ لەو مۆقیفانەدا. بەڵێ ئەو ئافرەتە کاتێک گوێ لەم قسانە بوو، فەرمی لەخوا بترسە، ئەگەر ئیمامی ڕەبیع فەرمی ڕەحمەتی خوا لێ، ئەگەر تۆبە نەکەی ئەبێ حاڵت چۆن بێ ئەو ڕۆژەی خوا تۆ فڕێ ئەداتە ناو ئاگری جەهەنەم. بۆیە تۆبە بکە، بگەڕێنە بۆ لای خوا. ئافرەتەکە ڕێگەڕایەوە بۆ لای خوا، تۆبەی کرد. ئەو ئافرەتە لە شاری کوفەدا دەیانوت عابدەکەی شاری کوفە، بەناوبانگترین ئافرەت لە عیبادەت و خواپەرستی ئەو ئافرەتە بوو. دەرچوو خواناسان ئاوا بوون، ئافرەتێکی زیناکەری خراپەکار بووە باشترین ئافرەت لەو شارەدا. بەڵام گەنجانی ئەمڕۆ، خەڵکی ئەمڕۆ لە جیاتیەوەی ئافرەتی خراپ چاکەن بەدڕەوشتی ئەکەن. ئەمە جیاوازی نێوان خواناسان و خوانەناسانە. خواناسان حەز دەکەن خەڵکی بە ڕەوشت و بە ئەخلاق بێ، خوانەناسان و ئیمان زەعیفەکانش حەز دەکەن خەڵکی وەک خۆیان بەرباد و خراپەکار بێ. ئەو تا بە کۆمەڵی ئامۆژگاری کەم وای دەکرد خوا هیدایەتی داواز لە خراپەکاری بهێنێ. بەڵام هەندێک پیا و هەندێک نێری ئەمڕۆ حەز دەکەن هەموو خەڵکی خراپ بێ، و هەندێک ئافرەتی شەی حەز دەکەن هەموو پیاوی بۆیان بوەستێ، چونکە لە خوا ناترسن. کاتە تۆ ئیمتیحانەکەی خوا ناجح بوویتە، ئینشاءالله خوای گەورە ڕەحمەتی لێت کردووە، بۆیە بیرێ بکەرەوە لە ڕۆژی قیامەتی خۆت. چونکە بەڕاستی داوێن پاکی بەڵگەیە لەسەرەوەی کە ئەو ئینسانی کە داوێن پاکە لە ژن و لە پیاو، بەڵگەیە لەسەرەوەی کەڵە پیا و کەڵە ژنە، بەڵگەیە لەسەرەوەی ڕەوشت و ئەخلاق و تەبیعەتت پیاوانە و تەواوە، چونکە تۆ داوێن پاکی. ئەو کەسەشی داوێن پیسی بکە بەڵگەیە لەسەرەوەی هەموو شتێکی لەدەست داوە، هەموو ئینسانێت و مرۆڤایەتێک لەدەست داوە، چونکە تۆ خوشکت هەیە، دایکت هەیە، خێزانت هەیە، کچت هەیە، پورت هەیە. ئەبێ بزانی پێت خۆشە خەڵکی لەگەڵ ئەوەی کە تۆ لەگەڵ خەڵکیە دەیکەی، پێت خۆشە خەڵکی لەگەڵ ئەو کەسانی تۆدا بیکە، ناوەڵە ڕازی نابی.
ئەیکوا پیاوەتی تۆ پێت خۆشە؟ ناوەڵڵا کەس پێی خۆش نییە. کەواتە برای بەڕێزم داوێن پاک بە. پێت خۆشە خەڵکی لەگەڵ خوشکتا بێ؟ نە، تۆش لەگەڵ خوشکی خەڵکا مەبە. پێت خۆشە لەگەڵ کچتا بێ؟ نەخێر، لەگەڵ کچی خەڵکا مەبە. پێت خۆشە لەگەڵ دایکە عەلاقەیە نەبێ؟ نەخێر، تۆش لەگەڵ دایکی خەڵکا مەبە. چونکە ڕۆژێک دێ باجەکەی ئەدەی لە دنیادا ئەگەر تۆبە نەکەی و لە قیامەتیش باجەکەی 100% مستەوگەرە ئەگەر تۆبە نەکەی. بۆیە ئینسانی ئیماندار، ئینسانی داوێن پاک خاوەنی ڕەوشت و ئەخلاقێکی بەرزە. پێغەمبەری یوسف سەلامی خوای لەسەر بێت کاتێک کە زوڵەیخا داوای خراپەی لێ دەکات دەفەرمێ ئینەهو ڕەبی ئەحسەنە مەثوایە، من چۆن زینا دەکەم، پیاوەکەی تۆ زۆر چاکەی لەگەڵ منا کردووە، من نابێ بێوەفا بم. ئەگەر کاتێک ڕۆژێ خێزانی برادەرێک و خزمێکت خوشکێکی دایکی داوای خراپەی لێ کردی و پەیوەندی لەگەڵا کردی، پیاو بە، مرد بە، بڵێ من نمەکی ماڵەکەیم کردووە، ئەو سیقە و متمانەی بە منە، من چۆن ڕازی ئەبم خراپەکاری لەگەڵ کەسێکا بکەم کە سیقەی بە منە و متمانەی بە منە، چاکەی لەگەڵ منە بووە، نایکەم. ئینسانی ئیماندار خاوەنی تەبیعەتێکی پیاوانەیە، یا ژنە تەبیعەتێکی ژنانەی تەواوی هەیە، بەڵام ئەو کەسانی کە نە تەبیعەتی پیاوانە و نە ژنانەیان تیایە ئەویشانە دەکەن. ئینسانی بە ئەخلاق و بە ڕەوشت و ڕەوشت بەرز بەخوا ئامادە نییە زینا بکات، ئامادە نییە خراپەکاری بکات. برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، کاتێک کە تۆ زینا ناکەی، زینا نەکردنت داوێن پاکیت بەڵگەیە لەسەر ئەوەی کە تۆ ڕەوشت و ئەخلاقت بەرزە، بەڵگەیە لەسەر ئەوەی کە تۆوە مسەیتەری بەسەر هەوا و ئارەزوەکان و شەهوەتەکەی خۆتە، مسەیتەری. ئەلحەمدوللا، فەزڵی خوایە بەسەر. پێغەمبەری یوسف سەلامی خوای لەسەر بێ، پێغەمبەری خوا بوو سەلامی خوای لەسەر بێ، ئامادە بوو سجن هەڵبژێرێ، ناڕەحەتی هەڵبژێرێ، پێی خۆش بوو سجنی ئەو دەسەڵاتدارانە بێ، پێی خۆش بوو لاشەی سجن بێ، نەک لاشەی سجنی هەوا و ئارەزوو شەهوەتەکانی بێت. ئەو سجنیانی هەڵبژار کە لاشەی سجن بێ، بەڵام ئەسیر و بەندی ئەوە نەبێت کە شەهوەتی زاڵ بێ بەسەریدا. ئەوە ئیمانداریە. بۆیە بە خۆمان دابچینەوە برای بەڕێزم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، ئینسانی ئیماندار بە ڕەوشت و ئەخلاقی جوان هەموو ڕۆژەکانی بە ڕۆژوو بۆ حسابەگرێ، هەموو شەوەکانی بە شەو نوێژ بۆ حسابەگرێ. ئەگە خراپەکاربی شەو و ڕۆژ هەمووی بە گوناه و بە تاوان بۆ دەبەستێ. بۆیە لە کۆتاییدا دەڵێم خوشک و برای بەڕێزم، بە ڕەوشت و بە ئەخلاق بە. ڕەوشت و ئەخلاقت بەرز بێ، سیفەتی ئەهلی بەهەشتە. ئەگەر بە تەمای بەهەشتی، ئەگەر بە تەمای لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بتخاتە بەهەشت و لەگەڵ حۆرەکانی بەهەشتا بی، بإذن خوا دەبێت داوێن پاک بی. وەکو زانایان ئیمامی بن قەیم باسی دەکات، دەفەرمێ ئاگادار بن، دووری مەگرە تۆی بەدڕەوشت و خراپەکار و زیناکەر، ئەگەر بڕۆیتە بەهەشتیشەوە وەکو عقوبەیەک خوا لە قیامەتە لە بەهەشتا بتخاتە بەهەشتەوە، بەڵام لە حۆرەکان و لە ژنەکانی بەهەشت بێبەشت کات، چونکە لە دنیادا خوات نەناسی. کەواتە ئاگاداری خۆت بە، ڕێگای ڕاست بگرە، ڕێگای خواناسان و پیاوچاکان بگرە، بە ڕەوشت و بە ئەخلاق بە. ئەوە سیفەتی ئینسانی ئیماندار و ئەهلی بەهەشتە. ئەهلی بەهەشت زیناکار نین، ئەهلی بەهەشت بەدڕەوشت نین، بەڵکو خراپەکاریش نین، بەڵکو چاکەکار. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا روشت وأخلاق من بباريسي، خوايا جانو كساني خرافكارن، خوايا هدايتيان بدي. يا ربي خوايا فاحشة وخرافكاري وزينان ناوكم والقامان بدور كيو كمي كيتو يا رب العالمين نيهلي خوايا جان هدايتي همو جنجا كان من بدي بتمنى كان من آخر خير كي لقنا هدايك وباوكم مردو كان من خوش بي ولات من خوايا جان لدردو بلا مصيبته شر وآجا وبدور كي آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.